دوو ڕۆژ پێش زەژن قوتی خەڵکی کوردستان بڕا بەنوکە قەڵەمێک موچە خۆران بڕا لۆ ئەو کات نوقیان لێوە نەهات لۆ ئەو سنگ و هێزەی خۆیان بەکار نەهێنا لە بەغدا وڵی بەداخەوە نازانم من تەقدیرم هەیە لە بۆ هەموو بەرپرسێک لە وڵاتە کەسێک دەتوانی وەڵامی جەنابی کاک مەسرور بارزانی بداتەوە کە شتێکی باشتری پێبێت و پرۆژەی چاکتری پێبێت ئەوەی ئێستا ئەوان شانازی پێدەکەن چەند خاڵێکە حەز دەکەم لە بۆ خەڵک ڕوون بێتەوە یەکێک لە خاڵەکانیان کە شانازی پێدەکەن کە گوایە حکوومەت لە سەردەستی ئەوان پێک نەهاتیە ئەمە گەورەترین خیانەتە لە خەڵکی کوردستانی دەکەن ئەمە گەورەترین خیانەتە لە دەنگدەرەکانی خۆیانی دەکەن چکە ڕێک ساڵێک پێش ئێستا ئەوڕۆ 18 مانگە دوو ڕۆژی تر ساڵیادی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ئەو خەڵکی کە دەنجی بەیەکێتیدایە بەو بەڕێزەیدایە کە دەرەی قسەی کردیاوڕۆ ئەوەی کە دەنجی بەواندا دەبی لایەن بپرسی ئەمە دەنگمان پێدان لەوەی حکوومەتێک پێک بێ لەوەی خزمەتمان بکەن لەوەی بەشدار بن لە ناو حکوومەتێک و بێن پرۆژەی خزمەت گوزاریتان هەبێ لەوە دەنجی بەوان نەدایە کە بێن بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکاری بێنەوە برێن ئێمە دەنجی ئێوەمان وەرگرت وەکو خەڵکی کوردستان دەنجی گۆمان بەکارهینا لۆ ئەوەی کۆسب لە بەردەم پێکینانی حکوومەت دروست بکەین ئەمە خەڵکی کوردستان دەبێ لایەن قبول نەکات چکە ئەمە گەورەترین خیانەتە بەرامبەر بە دەنگدەرانی کوردستان دەیکەن کە نوێنەرایەتی دەنگدەران وەردەگری بۆ تێکدانی کوردستان و تەشکیل نەکردنی حکوومەت ئەمە ئازایەتی نییە ئەو دروشمانەی ئەوان ئێستا بەرزیان کردیتەوە کە دەڵێن ئێمە هێزی خەڵک دەبین و سەنجی خەڵک دەبین و ئێمە بەهێز بوون لە بەغداد باشە کە کاتی سەنجی خەڵک بوون بەهێز بوون لە بەغدا ئەگەر وایە و ئەگەر دروستە دوو ڕۆژ پێش زەژن قوتی خەڵکی کوردستان بڕا بەنوکە قەڵەمێک موچە خۆران بڕا لۆ ئەو کات نوقیان لێوە نەهات لۆ ئەو سنگ و هێزەی خۆیان بەکار نەهێنا لە بەغدا لۆیە باشتر دەبێت کە ئەم بەڕێزانە هەمویان کە ئەگەر شەریکی حکوومەتی هەرێمی کوردستانن ناکرێت لە شوێنێک یار و لە شوێنێک نەیار بن یا نەیار بن یا یار بن و خۆیان یەکلایی بکەنەوە لەگە خەڵک و لەگەر ئێمە